مەهاتما گاندی ئەو پیاوە قەتباریکەی با چڵێکدارەوە بەریتانیای لا وڵات کردە دەرەوە. تووڕەی و دەمارگیری دوژمنی تێگەیشتنی دروستن. دەقی ئەم قسەی گاندی دەبێتە هەوێنی کارکردنی بە ئارامی و کۆڵنەدان بە ورەبەرزی و ئیرادا. تووڕە نەبوو، دەمارگیر نەبووە، بۆیە بە تێگەیشتن هەنگاوی ناو توانی بە میوانە 100 ساڵەکەی هند بڵێ تەشریفت بڕوا و مەمێنەرەوە لە خاکی هند هەر ئێستا. مۆهاندیس کارامچاند غاندی ساڵی 1869 لە هیندستان لەدایک بووە. لەدایکبوونی گاندی لە کاتێکدا بوو کە هێشتا سایە و سێبەری بەریتانیا بەسەر هیندستانەوە بوو. بەریتانیەکان هەر لە سەرەتای داگیرکردن لە ڕێگەی دامەزراندنی کۆمپانیای خۆرهەڵاتی هند ویستیان هیندستان و لەندەن بە یەکترەوە گرێ بدەن، نەک هەر زەوی و خاک و خەڵک، بەڵکو لە ئاسمانیشەوە کۆتاییان بە هند هێنا بوو. گاندی لە تەمەنی 18 ساڵیتە بە مەبەستی خوێندنی یاسا ڕوو دەکاتە لەندەنی پایتەختی بەریتانیا و لەوێ بەهۆی نەگونجانی کللتوری ڕوبەڕووی زۆر ئاستەنگی قورس دەبێتەوە. بەڵام بەو ئارامگریەی پێوە ناسرا بوو بەردەوام بوو تا تەواوکردنی. دواتر گەڕایەوە هیندستان و پاشان بۆ خزمەتکردن لە بوارەکەی خۆیدا ڕۆیشت بۆ ئەفریقیا. بەڵام مامەڵەکردنی ئەفریقیەکان لەگەڵ هیندیەکان زۆر خراپ بوو. ئەو کاتە گاندی لە ڕێگەی ڕۆژنامەیەکەوە هەرایەکی گەورە دروست دەکات بۆ ئەوەی ئەو سوکایەتیە لەسەر هیندیەکانی دانیشتووی ئەفریقیا هەڵگرێت. هەرەو کاتە توانی پسوڵەیەکی تایبەت بە هیندیەکان بەدەست بێنێت و لە جەنگی ڕەشەکان بیان پارێزێت. دواتر گاندی ویستی ئەمەش بگۆڕێت، بۆیە سەرکردایەتی خۆپشاندانێکی گەورەی کرد. بەڵام گاندی لەلایەن کاربەدەستان زیندانی کرا و پاش ماوەیەک ئازاد کرا. دوای بینینی ئەو هەموو سوکایەتیە بە هیندیەکان لە وڵاتان، گاندی بیری گەڕانەوە و سربەخۆبوونی هیندستانی کەوتە خەیاڵ و گەڕایەوە. لا گەڕانەوەیدا هیندیەکان تەنها ناوبانگی گاندیان بیست بوو، بۆیە بۆ پێشوازی ڕۆیشتن بۆ شوێنی لەنگەرگرتنی کەشتەکەی. هەمووان چاوەڕێی کەسێکی چوارشانەیان دەکرد کە خەڵکی بەدەوریەوە بن و بیپارێزن. بەڵام کاتێدا بەزی خەڵکی شۆک بوون کە پیاوێکی باریکیان بە جلوبەرگی هیندیەوە بینی و هیچ کەسێکی لەگەڵدا نەبوو بۆ پاراستنی. گاندی دواتر ئاشنایەتی لەگەڵ نووسەری دیاری هند تاگور پەیدا دەکات و سەردانی دەکات. پاشان نازناوی مەهاتمای پێدەبەخشێت و دەبێتە مەهاتما گاندی. ئەگەرچی هێشتا هیچ هەوڵێک نەبوو بۆ دەرکردنی بەریتانیەکان، بەڵام بە شێوەیەکی گەورە لە نێوان هیندۆسەکان و موسڵمانەکان دروست بوو کە بەشێکی گەورەی ئەو ناکۆکیە بەریتانیەکان لە پشتیەوە بوون و گاندی درکی بۆ بابەتە کردبوو. بۆیە هەر لە سەرەتاوە هەوڵیدا کۆتایی بەو کێشە ناوخۆیە بهێنێت. دواتر گاندی کۆمەڵەیەکی گەورەی لە ژێرناوی کۆمەڵێک دروشمدا پێکێنا و دروشمەکان بریتی بوون لە یەکەم لە هیچ شتێک ناترسین و باکمان بە هیچ شتێک نییە. دووەم تەنها ئەو کاتە نان دەخۆین کە زۆر برسیمانە. سێەم لە وڵاتدا کەسمان لێ زیاد نییە و تەنانەت هەموو کوشتنێک بە گیاندارانی شەوان ناڕەوایە. چوارەم تەنها پۆشاکی هندی دەپۆشین. پێنجەم تەنها بە زمانی هندی قسە دەکەین. کۆمەڵەکەی گاندی تا دەهات زۆرتر دەبوو. ئەمەش ترسی خستە دڵی بەریتانیەکان. دواتر کۆمەڵێک کەسایەتی تر خەڵکیان کۆ کردەوە، کۆمەڵەی تر پێکاتن لەلایەن جەواهارلال نیهرۆ و محەممەد عەلی جینا. گاندی لەو کاتەدا ڕێپێوانێکی گەورەی ساز کرد بارە و ڕووباری داندی. لا قەراخی ڕووبارەکە گاندی ویستی ڕێگایەکی مەدەنی نیشانی خەڵک بدات وەک سەرەتایەک بۆ دەرکردنی بەریتانیەکان. لەو کاتەدا هەندێک خوێ دەگرێت بەدەستەوە و دەڵێت من یەکەم کەسم یاسا سەپاوەکان دەشکێنم. دواتر خەڵک شوێن گاندی کەوت و کڕین و فرۆشتنیان سەربەخۆیانە دەست پێ کرد. نەک هەر شتیان بە بەریتانیەکان نەدەفرۆشت، بەڵکو هیچ کەلوپەلێکیان لێ نەدەکڕین و دواتر بە یەکجاری دەستبەرداری باجدان بوون. بەریتانیەکان زانیان ئیتر کۆنتڕۆڵکردنی هیندیەکان ئەستەم و قورسە، بۆیە ویستیان لە ڕێگەی گاندیەوە ئەوە بکەن و بۆ ئەو مەبەستە بانگێشتیان کرد بۆ لەندەن. ئەو کاتە بەریتانیا لە جەنگی جیهانیدا بوو. چەرچڵ ویستی بەو پاساوە گاندی بخەڵەتێنێت و پێیوت دوای کۆتاییاتن بە جەنگەکە هیندستان سربەخۆ دەبێت. بەڵام گاندی فری و نەدراوتی هەر ئێستا هیندستان جێبهێڵە، ئێمە دەمانەوێت ئەمڕۆ سربەخۆ بین نەکسبەی. ئەگەرچی گاندی خۆی لە تاکتیک و فێڵەکانی بەریتانیەکان دەپاراست، بەڵام بەردەوام هەوڵدەدرا بەرەی ناڕەزایەتی لە دژی دروست بکەن. لەو کاتەدا جینا کە سەرکردەیەکی موسڵمان بوو وتی پێویستە دوو هیندستان دروست بکەین، یەکێکیان بۆ هیندۆسەکان و ئەوی تر بۆ موسڵمانەکان. بەڵام گاندی زۆر بەتوندی دژی لەتکردنی وڵات بوو، لە ناو خەڵکدا ڕوبەڕووبوونەوە دروست بوو. گاندی لا مەترسی جەنگی ئاینی تێگەیشت بوو، بۆیە هەوڵەکانی خستەگەڕ و سەرەتا بۆ وەستاندنی شەڕ خۆی بۆ ماوەیەک چووە ماڵی موسڵمانەکان و لەوێ دامایەوە بۆ ئەوەی تێیان بگەێنێ کە جەنگی هیندستان ئاینی نییە. دواتر گاندی کە هیچ بەرەیەکی بۆ نەوەستا
ویستی لەگەڵ سەرکردە نیهرۆ کۆ ببێتەوە و پاشان کەوتنە ڕێکەوتن بەڵام پەیڕەوکاران ئەمەیان ڕەت کردەوە و لە شەڕ بەردەوام بوون. ئەگەرچی گاندی تەمەنی زۆر بوو نەخۆشی بەڕستی لێبڕی بوو بەڵام بەردەوام بە دوای ڕێگە چارەوە بوو بۆ کۆتاییهێنان بەو شەڕە. ساڵی 1947 دوای مانەوەیان بۆ نزیکەی سەدەیەک بەریتانیا هیندستانی جێهێشت و سیادە گەڕایەوە. گاندی بەهۆی هەوڵەکانی بۆ ئاشتی لەلایەن کەسێکی تونڕەوی ئاینی هندۆست بە ناوی ناسورام گۆدس تیرۆر دەکرێت. گۆدس دواتر دەڵێت من ئەوم کوشت تا موسڵمانەکان ئەو دۆستە نزیکەیان لەدەست بدەن کە سەرباری ئەوەی دڵسۆزیان بوو بە قسەیان نەکرد.